بەناوی خوای گەورە و میهرەبان، دایکان و باوکانی بەڕێز، چەند ڕێنمایە کە لە وەزارەی پەروەردەی بەڕێزەوە دەرچۆ پێمان خۆشە بە ئێوەی بەڕێزی ڕابگەێنین، بە تایبەت ئەو دایک و باوکانەی کە ئیمساڵ مناڵیان هەیە دەبێتە پۆلی یەک. پێویستە ئاگاداری ئەم خاڵانە بن، زۆر گرنگە و لەبەرچاوی بگرن. خاڵی یەکەم، هەر منداڵێک کە دەبێتە پۆلیەک پێویستە لە دایکبووی 2007 بێت. جا لە هەر مانجێک بێت جیاوازی نییە، بەڵام کە دەبێتە 2018 لەگەر لە یەکی 2018 بێ هیچ جیاوازنێک نییە و بە هیچ شێوەیەک وەرناگیرێت، دەبێت ئللا بچێتە قۆناغی باخچە. بەڵام گەر 2007 بێ ئەوە قانونیەن دەتوانێت و تەمەنی ئاسایی خۆیەتی لە قوتابخانە وەرگیرێ. خاڵی دووەم زۆر گرنگە، دایکان و باوکانی بەڕێز ئاگاداری بین، ناونووسین سنووردارە لە هەموو قوتابخانەیەکی حکومی و ناحکومی لە 4/6 واتە لە ئێستا کەەوە دەتوانی ناوی منداڵەکەت بنووسی تاوەکو 1/8 بە گوێرەی ڕێنمایی وەزارەتی پەروەردە بێت. بە هیچ شێوەیەک لێ دوای 1/8 منداڵ ناونووس ناکرێت. جاگرنگە چ لە قوتابخانەی حکومی بێت یا ناحکومی دەبێت لەم بەروارە لە ئێستاوە تاوەکو 1/8 شوێنێک بۆ خۆت دیاریکەی تا منداڵەکەی لێ ناونووس بکەیت. خاڵی سێیەم، دەچیتە هەر قوتابخانەیەک پێویستە فۆرمێکی تەندروستی وەرگری منداڵەکەت ببیت کە فۆرمەکەت وەرگرت، دەچیتە بنکەی تەندروستی ئەو شوێنە لەو ناوچەی ئەو گەڕەکەی کە قوتابخانەکەی لێیە، هەم منداڵەکە هەم فۆرمەکە دەبیت تاوەکو پشکنینی بۆ بکرێت. ئینجا ئەم فۆرمە دەگەڕێنیەوە قوتابخانە تاوەکو قوتابیەکە هەموو ڕێکارەکانی تەواو بێ و ناونووس بکرێت ببێتە پۆلی یەک. و پیرۆزبایی لە هەموو دایکان و باوکانی ژەکەین کە مناڵەکانتان ئیمساڵ دەبنە پۆلی یەک و بە هیوای سەرکەوتن.